لە بەردی کلسی و گڵی هەندێک لە ناوچە و چیاکانی کوردستان یەکێک لە باشترین جۆری چیمەنتۆ بەرهەم دەهێنرێت لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەردەکان لە ناو چیاکاندا بە سوودوەرگرتن لە TNT هەڵدەتەکێنرێن. لەم کارگەیە جگە لە نەوتی ڕەش سوود لە تایی کۆن وەردەگیرێتەوە بۆ گەیشتن بە پلەی گەرمی پێویست بۆ بەرهەم هاتنی چیمەنتۆ. ناوچەی بازیان دەوڵەمەندە بەو جۆرە بەردە کلسیە. کارگەی بەرهەمێنانی چیمەنتۆی بازیان. چیمەنتۆ پێداویستێکی گرنگی بیناسازیە و بە شێوەیەکی گشتی بەبێ بوونی چیمەنتۆ پرد و باڵەخانە و خانوو دروست ناکرێن. چیمەنتۆ یاخود سیمێنت مادەیەکی لکێنەرە لە دروستکردنی کۆنکریتدا سوودی لێوەردەگیرێت. بە شێوەیەکی گشتی بە هەر مادەیەکی لکێنەر کە چەند مادەیەکی ڕق بەیەکەوە بلکێنێت دەوترێت چیمەنتۆ. بەڵام ئەو چیمەنتۆ ئاسایی کە لە دروستکردنی باڵەخانە و ماڵ و پردەکاندا بەکاردەهێنرێت لە بەردی جۆری کلسی و گڵ و بەردی جۆری ئاسنی و بەردی گەچ پێک دێت دوای تێپەڕبوونی چەندین قۆناغ و کارلێک لە نێوانیاندا. بەردە کلسیەکان کە بەلای مستۆن ناسراوە ڕێژەیەکی زۆری چیمەنتۆی بەرهەمهاتوو پێک دێنن کە دەکاتە نزیکەی لە 160 چیمەنتۆی بەرهەمهاتوو. بۆیە چیمەنتۆ لە وڵات و ناوچەیەک بەرهەم دێت کە ڕێژەیەکی زۆر لەو جۆرە بەردەی تێدا بێت. سروشتی باشووری کوردستانیش دەوڵەمەندە بەو جۆرە بەردە کلسیە واتە لایمستۆن. بازیان ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە بە بەردی لایمستۆن. هەروەها چیای قەرەچووغ لە پارێزگای هەولێر و چیای شنگال لە نزیک شنگال و زۆر ناوچەی دیکەی باشووری کوردستان لەو جۆرە بەردەیان تێدایە. سەرەتاش بۆ دامەزرانی کارگەی بەرهەمێنانی چیمەنتۆ دەبێت پسپۆڕ و شارەزایانی جیۆلۆجی بگەڕێن بە دوای گونجاوترین و دەوڵەمەندترین ناوچە لەو بەردی کلسیە تاوەکو کارگەکەی لە تەنیشدا بمەزرێن و دواتر بە ئاسانی و بە کەمترین خەرجی بەردەکە بگەیەنە ناو کارگە. لەبەر زۆری بەردی کلسی لایمستۆن لە ناوچەی بازیان و دەوروبەری 5 کارگەی گەورەی بەرهەمێنانی چیمەنتۆ هەن و پلانیش هەیە بۆ زیادبوونیان. حکومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئەندازەیی چیا و شاخەکان دەداتە کارگەکانی بەرهەمێنانی چیمەنتۆ تاوەکو چیمەنتۆی لێ بەرهەم بهێن و چەندین هەزار هەلی کار بڕەخسێن و داهاتێکی باشیش لە ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقەوە بێننە باشووری کوردستان. لە هەمان کاتیشدا بۆ هەر تەنێک لە بەردی کلسی و گڵ و تەواوی مادەکانی دیکە بڕێک پارە لە کارگەکان وەردەگرێت و دەیکاتە سەرچاوەیەکی دیکەی داهات بۆ خۆی. لە بەردی شاخەکانی ئەم ناوچەیە بۆ هەر تەنێک 20 سەنت وەردەگرێت. مانگانە ئەم کارگەیە نزیکەی 200,000 تۆن بەردی کلس بەکاردەهێنێت و بۆ هەر تۆنێک 20 سەنت دەداتە حکومەتی هەرێم واتە مانگانە نزیکەی 40,000 دۆلار. ئەم شاخە دراوە بەم کارگەیە و هێواش بەردەکانی دەردەهێنێت و دەیکاتە چیمەنتۆ. بەڵام بۆ دەرهێنانی ئەو بەردە لەم چیایە کارێکی زۆری دەوێت و پێویستی بە تەقەمەنیە و TNT تێدا بەکاردەهێنرێت تاوەکو بتوانن دەری بهێنن. کاک میران ئێستا چەند ساڵتان کردووە لەم پانتاییە؟ ئێمە 85 ساڵمان کردووە لەم پانتاییەکە چەندە؟ پانتاییەکە 250 مترە. 250 متر؟ بەڵێ. بە قوڵایی؟ بە قوڵایی 15 متر بۆ خوارەوە. بە پانتایی؟
پانتاییەکە 4 مترە. باشە تۆ بەتەمای لەم 15 متر قوڵە و 250 درێژی و 4 متر پانیە چەند تەن بەردی لای مستنە دەستکەوێت بە نزیکی 6,000 بۆ 7,000 تن بەردی لای مستۆرمان دەسەکەوێت. 6 بۆ 7,000. بەڵێ. باشە دیزایانی بڕینەکەی چۆنە؟ یانی چۆن ئەم دیزاینە دانی تا لە خوارەوە نزمترە ئێرە بەرزتر هێشتا بەرزتر هەیە؟ دیزاینەکە بە پێی ماینین پلانە، ئێمە ماینین پلانمان هەیە. پلانمە بەست ماینین پلانەوەیە کە تۆ پلانێک دروستەکەی کە ئەم مەقلعە بە یەک جادای نەبڕیت و دوایی نەتوانی ئەکسسە هەبێ یا بچیتە شوێنەکانی تر بۆی ئیشی تا بکەیت. وا بکەیت کە دواتر کاراسانی بێ بۆ قۆناغی داهات بۆ قۆناغی بە چەشنێکە دەتوانین پێی سەر. خۆی دوو هۆکاری سەرەکی هەیە، یەک بۆ ئەوەی درێژە بە ژیانی کواریەکەت بی کانەکەت بی بۆ فترەیەکی درێژ، دوو هەمیان بڕی ئەو مەوادە کیمیایانەی کە تایەتی بۆی تۆوا بەشیکەی کە باشەکان ئێستا بەکارنێنی تو دوایی بەس خراپەکان بمێنێتەوانێ. باشە تۆ 250 متر درێژی بە 4 متر پانی 15 متر و نیو قوڵیت پێویستە بە چەند تەقامێنێ بۆی هەڵی تەشێنی؟ 11 تەنمانەوێ بۆ دەستکەوتنی ئەو بڕی لای مستۆنەی کە ئەمانەوێت. دووری نێوانیان هەموو جارێوەکو یەکەیان بە سەختی و فشەڵی شوێنەکەش پێیوەستە؟ نا ئێمە هەروەکو یەک ئەبڕێت. دووری نێوان کوونەکان چەنە بن کە بۆ تاقەمەنی؟ 4 بۆ 4 متر و نیوە. هەمووشیان تقریباً 15 متر. هەمویان 15 متر بە درێژایی بێنجەکە چێتە خوارەوە. چەند پێویستی تیرەکەی چەندە؟ یعنی تیرەکەی چەندە کە ئەیکەنێەوە؟ 12.7 سانتیمەترە. ئەمە تیرەکەیان نیو تیرە؟ ئەمە تیرەکەیەتی بە وتمان 15 متر و نیویش لە خوارەوە. 15 متر هەموو شتێکی تایە یان ئەمەی کە من لەسەری وەستاوم ئەمە بوو؟ ئەمەیە کە ئێمە لەسەری وەساین هەموو موادەکانی تێکراوە بە موایرە بەسراوە تەمانە موایرانە بەسرێتەوە بێتەوە هەمووی بە دوای یەکە دوایی هەر هەمووی لە شوێنێکەوانەیە بە کۆنتترۆڵە تەخێنرێتەوە. زەی کارەبای دەدرێتێ؟ بەڵێ. مادەکان تەقەمەنی تایە و لەگەڵ هەندێک مادەی دیکەکە یارمەتی زیاتر ئەکتیڤبوونی تەقەمەنێکە. خۆی یەک مادەیتایە کە ئەکتیڤبوونی تەقەمەنێکە ناو مادانی تری هیچ تەسیرێکی نیە و هیچیش ناتەقێتەوە بەس ئەو کەپسولەی کە بەکارێنرێ بۆ تەقینەوەکە و زێگەیا بە ماوادەکانی کە و ئەیان تەقێنێتەوانێت. زۆر باشە. ئێستا ئامادەیە بۆ تەقینەوە ئەم بەشە؟ ئێستا بەس ئەومان ماوە وایەرەکان ببەسین و بیتەقێنینەوانێ. زۆر باشە. حەزەکەی بابزانین چۆنە تەقینرێت و دواتریش چەندتان لێ دەسەکەوێ؟ زۆر دواتر ئەم بەردانە چیری ئەەکەن پرۆسەی دروستکردنی چیمەنتۆمان بۆ باسکە. بەسەرچاو باچی. دوای پڕکردنەوەی چاڵە هەڵکێنراوەکان بە TNT و مادەی تەقەمەنی دواتر یەک کەپسولەکان بە شێوەی یەک لە دوای یەک بە یەکەوە دەبەستنەوە پاشان ئامادە دەبێت بۆ تەقینەوە. لە 250 متر درێژی 4 متر پانی 15 متر و نیو قوڵیش نزیکەی 85 کوون کراوە و هەروەها نزیکەی 11 تەن تەقەمەنیش دانراوە. هەموو شتەکانیش چێک کردەوە لە دوورۆنێ؟ تەقینەوەکەشمان 6 بۆ 7 تەنمانەیە. باشە پێیان بڵین دەست پێ بکەن. دەست پێ بکەن. پارچەشتیشی نەبووە بە ئاسانیش نەکرێت. ستاندەراتی جیانی ئەمەین جیازی سیسمۆگرافیمانەیە تا لەوێ دانراوە و لەوێ جیازێکی کەمانداناوە بۆی ڤایبرێشن سەوت هەموو شتەکانی کرد. من چاوەڕێمە کرد ئێستا پارچەشت بپەڕێ بەڵام شتی وای نییە و هەم خۆتان سەلامەتنەوەم خەڵکی ناوچەکەش سەلامەتە و کێشەگرفت نەبوو خۆتان دروستەکە نەبوو خەڵکیش. زۆر باش جەواب چین قۆناغەکانی داهاتوو دەست پێکەیت. فەرموو. دوای تەقاندنەوە و هەڵتەکاندنی پانتایەکی دیکەی چیاکە ئۆتۆمبیلە گەورەکان دەست دەکەن بە گواستنەوەی بەردە دەرهاتووەکان بۆ ناو کارگە. هەردەم پەڕێک نزیکەی 70 تۆن بەرد هەڵدەگرێت و دەیگوازێتەوە بۆ ناو بەشی شکاندن و وردکردن واتە کەسارە. بەردەکان لە دوای تەقینەوەکان قەبارەکانیان جیاوازە، هەندێکیان گەورەن و هەندێکیان گچکەن، دەگەێنرێنە بەشی شکاندن و وردیان دەکەن بە چەشنێک کە لە 8 سانتیمەتر گەورەتر نەبن. کە چەکشەکان خەریکی شکاندنی بەردەکانن گڵیش تێکەڵاو بە بەردەکان دەکرێت. گڵی ناوچەکە بە هەمان شێوە گونجاو و ستاندەرتە بۆ بەرهەمێنانی چیمەنتۆ. کانەی گڵەکەش نزیکەی تەنها 5 کیلۆمەتر لە کارگەکەەوە دوورە. بە هەمان شێوەش بۆ هەر تۆنێک گڵ جگە لە تێچووی گواستنەوە
دەبێت 20 سەنت بدرێتە حکومەتی هەرێمی کوردستان. لە 130 چیمەنتۆش لەگەڵ پێک هاتووە، واتە لە قۆناغی یەکەمدا و لە بەشی شکاندن و تێکەڵکردن نزیکەی لە 190 ماددە خامەکەی کە چیمەنتۆی لێ بەرهەم دەهێنرێت ئامادە دەبێت و تێکەڵاو دەبێت. دوای تێکەڵاوبوونی بەرد و گڵەکە بە کۆنڤایر دەگوازرێنەوە بۆ کۆگای میکس بێت، واتە شوێنی هەڵگرتنی ماددەکان. ماددەکان لەوێن نزیکەی 4 ڕۆژ دەمێننەوە و کارلێک دەکەن و ئامادە دەبن. کاک میران، ئێرە بەرد و گڵەکە لە چ قۆناغێکدایە؟ لێرە بەرد و گڵەکە بەپێی ئەو نیسبەتەی کە لە مختبەر دانراوە یا بڵێن لە بەشی کوالەتی کۆنتترۆل دانراوە تێکەڵەکرێ ئێنێتە ئێرەوە خەز نەکرێ. سوودی چییە کە ئەم بەرد و گڵە بە تێکەڵاوی لێرە ئەهێڵڕێتەوە؟ یعنی سوودەکەی ئێرە چیە؟ ئەم هۆڵە گەورەیەتان بۆ کردووە، ئەم خەرجیە زۆرەتان کردووە بۆ هەڵدانەوەی ئەم ماددە خامانە، سوودەکەی چیە؟ بە ئینگلیزیەکە پێوترێ هۆمیجینایزیشن بۆ ئەوی بەباشی تێکەڵکرێ. تۆ ناتوانانی لە سایاسا ئەو مەوادەی کە لە کەسارەوەی نێری بۆ ئێرە بە لە سایاسا هەمووی وەکو یەک بێت، بەرزی تایە نزمی تایە، ئەم بەرزی و نزمیە بۆ ئەوی لێرەیە تعدیل بێتەوە گەرسێکەی ئەو ڕاکە هێتوە ڕوە هەمووی تێکەڵەکات و اینجای نێرێتەوە. ینی تێکەڵاوە بن، تێکەڵاوێکا بۆ باشترین شێوە تێکەڵ بن و هیچ بەرزی نزمیەک لە ناو فڕنا ڕوونێ ئەچکار ناو فڕن تۆزە حساسە. چەند ئەمێننەوە لێرە؟ ئەم مەخزانە 50,000 تەن ئەگرێ، بەشی بەکارهێنانی تەنها 4 ڕۆژمانەکە دێمە، لە ماوەی 4 ڕۆژە بەتاڵیەکەین، بۆیە بە دایمی لەلایەکەوە لێرەوە تێکرێت، لەلایەکەوە سەح بکرێت. پاشان دەگوازرێنەوە بۆ ئاشی ماددەکان. ئاشی ماددەکان کە پێی دەوترێت ڤێرتیکال ڕوومێڵ. لە ناو ئاشەکەدا ماددەی دیکەیان لەگەڵ تێکەڵاو دەکرێت. بەردی ئاسن لەگەڵ سلیکای لەگەڵدا تێکەڵاو دەکرێت. بەردە ئاسنەکان بەشێکیان لە پێنجوێنەوە دێن. دوو جۆر بەردی ئاسن پێویستە بۆ بەرهەمێنانی چیمەنتۆ، مەگنەتایت و هیماتایت. مەگنەتایت لە دەڤەری پێنجوێن دەهێنرێت و هیماتایتەکە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دەهێنرێت. هەردووکیان نزیکەی لە 3 بۆ 4 چیمەنتۆ پێک دێن و چیمەنتۆی بەرهەماتوو باشتر دەکەن. خاسیەتی بەرگری زیادکردن و پتەوی دەدەنە چیمەنتۆکە. لە ناو ئاشەکەدا هەموو ماددەکان بەردی کلسی و گڵ و بەردی ئاسنین و سلیکا وەکو ئارد و تۆز ور دەکرێن، پاشان دەخرێنە ناو سایلۆوە، دواتر لە ڕێگەی هەواوە ڕادەکێشرێن بۆ ناو بورج و بۆ گەرمبوون و قۆناغی پریهیتەر. لە پریهیتەر پلەی گەرمیەکەی لە 350 پلەی سیلیزی سەر و سفرەوە دەست پێ دەکات تاوەکو 1100 پلەی سیلیزی سەر و سفر و ئامادە دەکرێن بۆ ناو فڕن. بەشێک لە کالیسیۆم کاربۆنەیت دەگۆڕێت بۆ کالیسیۆم ئۆکساید و پێکهاتەکەی نزیک دەبێتەوە لە پێکهاتەی چیمەنتۆ. پاشان دەچێتە ناو فڕن کە درێژ و لولەییە و بەردەوام دەخولێتەوە. لە ناو فڕنەکەدا پلەی گەرمی دەگاتە 1450 پلەی سیلیزی سەر و سفر و کلینکەر بەرهەم دەهێنرێت. کلینکەر پێکهاتەی سەرەکی چیمەنتۆیە. دواتر هێواش کلینکەرەکە سار دەکرێتەوە تاوەکو 100 پلەی سیلیزی و دواتر لە ناو سایلۆکانی کلینکەردا هەڵدەگیرن. کلینکەرەکەش بە قایش دەچێتە ناو ئاشی چیمەنتۆوە. لە ناو ئاشی چیمەنتۆدا کلینکەرەکە لەگەڵ گەچ تێکەڵاو دەکرێت. 105 چیمەنتۆی بەرهەماتوو گەچ دەبێت، واتە لە 105 گەچی لەگەڵدا تێکەڵاو دەکرێت. لەگەڵ گەچەکەدا دەهاڕێن و بەیەکەوە دەبنە چیمەنتۆ. ئەو بەردەگەچەی کە دەهێنرێت و تێکەڵاو دەکرێت بە کلینکەرەکە بە هەمان شێوە کانەکەی نزیکە لە کارگەوە، واتە لە ناوچەی بازیان و دەوروبەری گشت ئەو ماددانی کە پێویستن بۆ چیمەنتۆ جگە لە بەردی ئاسنین هەمویان لە سروشتەکەیدا هەن.
کە دەکاتە نزیکەی لە 96 و 97 مادەی خامی بەرهەمێنانی چیمەنتۆ. بۆ ئەم کارگەیە سەرچاوە سەرچێکی سوتەمەنیەکەی سوتچاوەیەک ئێمە کە پێڵین نەوتی ڕەش کە بە مستەڵەحەکەی پێوترێ HFO هێڤی فیوڵە. ئەمە ئێمە لە ڕۆژێکا 550 تەنی پێویستە ئەم کارگەیە بۆ بەگەڕخستنی بە هەموو توانایەکیەوە. 550 تەنە ئێمە پێشفترەیەک لوزنەیەک سەردانی ئەم معمەلانەی کردووە. تەخمینیان کردووە، دەرخستێکیان بۆ کردووە. بە دەرخستەی ئەوان ئەم معمەلانە سا 75یان بۆ دابین کردوین لەلایەن حکوومەتی هەرێمەوە بە نرخێکی کە بتوانین ئیشی پێ بکەین. بەڵام ئەم سا 75 لەسەر و ئەو 75شەوە ئێمە ئێشتا سا 75 ئەو سا 75 وەرناگرین کە ئەگاتە سا 50 ما باقیەتی کە ئەمێنێتەوە ئەو بەشەی کە ئەمێنێتەوە لە بازاری ڕەشایی کڕینەوە بە نرخی دووقات و نیوی ئەو نرخی کە پێویستە حکوومەت بۆمان دابین کرد. کارگەی بەرهەمێنانی چیمەنتۆ پێویستێکی زۆری بە سوتەمەنی هەیە، چونکە چیمەنتۆ لە ئەنجامی سووتاندنی ئەو مادانە بەرهەم دێت کە لە سروش دەرهێنراون. پلەی گەرمی پێویستیش زۆر بەرزە و دەگاتە 1450 پلەی سیلیزی لەسەر و سفرەوە. بۆیە سوتەمەنی و سەرچاوی وزەیان پێویستە بۆ دەستکەوتنی ئەو گەرمیە زۆرە و بەرهەمهاتنی چیمەنتۆ. نەوتی ڕەش کە پاژماوی پاڵاوگەکانی باشووری کوردستانە بەکاردەهێنرێت لە فڕنەکان تاوەکو پلەی گەرمی پێویست دەست بکەوێت، بەڵام نرخی بەرزە و خەرجی زۆرە و نرخی چیمەنتۆی بەرهەمهاتوو بەرز دەکاتەوە. بۆیە ئەم کارگەیە بۆ یەکەمین جار لە باشووری کوردستاندا لە ڕێگەی تای کۆنەوە بەشێک لەو گەرمیەی دەست دەکەوێت. ئەم کارگەیە لە یەک خولەکدا دوو تایە دەسووتێنێت. تایی کۆنی ئۆتۆمبیلی گەورە و گچکە لە ڕۆژێکدا کە 24 کاژێرە لە 1440 خولەک پێگاتووە، واتە ئەم کارگەیە ڕۆژانە پێویستی بە 2880 تایەیە کە دەکاتە 105 ڕێژەی سوتەمەنی پێویستی ئەم کارگەیە. بە سووتاندنی ئەو تایە کۆنانە سروشت و ژینگەی باشووری کوردستان پاک دەبێتەوە و گەرمێکی باش بە خەرجێکی کەمتر لە نەوتی ڕەش بەرهەم دەهێنرێت. کارگەکە لە پلانیدایە لە ئایندەدا سوودێکی زیاتر لە گەرمی بەرهەمهاتووی تای کۆن وەربگرێت تاوەکو نرخی بەرهەمێنانی کەمتر بکاتەوە و ژینگەی باشووری کوردستانیش خاوێن و پاکتر بکاتەوە. ئەم کارگەیە سێ جۆر چیمەنتۆ بەرهەم دەهێنێت: چیمەنتۆی ئاسایی پۆرتلاند کە چیمەنتۆیەکی ئاساییە و بۆ هەموو بوارێک سوودی لێ وەردەگیرێت و کۆنترین جۆری چیمەنتۆیە. چیمەنتۆی دژەخوێ یاخود مقاوم بۆ ناوەڕاست و باشووری عێراق سوودی لێ وەردەگیرێت، چونکە ئەم چیمەنتۆیە لەگەڵ خوێ کارلێک ناکات و بۆ ئەو ناوچانەی خوێ لە زەوی و ئاویاندا هەیە تەمەنی درێژتر دەبێت. چیمەنتۆی کەرەستە چیمەنتۆیەکی نوێ و ئەوروپیە و هاوڕێی ژینگەیە و ڕێژەی CO2 کەم دەکاتەوە لە ژینگەدا، بۆ هەموو بەبەستێکیش دەتوانرێت سوودی لێوەربژیرێت. ئەم کارگەیە لە ساڵێکدا 3 ملیۆن تۆن چیمەنتۆ بەرهەم دەهێنێت و مەزندە دەکرێت چیاکەی تەنیشتی بەشی نزیکەی 80 ساڵی بکات. لە دوای نەمانی ئەم چیایەش لە ئێستاوە کارگە بە پێی ئەو گرێبەستەی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی دەستی کردووە بە دروستکردنی دەریاچە و سەوزکردنی جێگەی چیاکە، واتە ئەم ناوچەیە دەبێتە دارستان و سەوزایی و دەریاچە.